بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. خۆشەویستان، مەرج نییە هەموو کاتێ ئینسان خۆی ڕاستەوخۆ بتوانێ خێر بکە. هەندێک خێر هەیە بە ناڕاستەوخۆ ئەکرێ ئینسانەکە دەستی لە خێرەکەیە ئەبێ بەقەدەر ئەوەی کە بەخشیوێتی خێرێگە. بۆیە لە بابەتی ئەمڕۆیە باسێکی دالەکەین. ئەو دالە ناکە خەڵک بە دوایە ڕاکە و دالی دکتۆرا و دالی ڤیتامینی ئەمە دالێکە پێوترێ ئەدال على خەیر کەفاعیلیه. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەوەی کە دەستگیرۆیی کەسێ بکا بۆ خێر وەکو بکەرەکەی وایە. چەند خۆشە تەنها دەسێ لە خێرا هەبێ، تەنها پشکێکی خێر بکەیتە ناو بابەتەکەوە، بەشدار بی لەگەڵ یا و شەریک بی لەگەڵ کابرایە. بۆیە بزانی ئەمە لە چیەوە هاتووە. جارێکیان کابرایەکە بۆ لای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ یا رسول الله، من ڕێبوارێکم پێویستم بە سواریە، پێویستە کات بارێکە بێ بمبات و نەقڵم کا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ما عندي، فەرمێ هیچ شتێک نابم بەخوا. زۆر ناڕەحەتە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەکلیفی لێ بکرێ و شتێکی پێ نەکرێ. ئەمەش دەلالەتی ئەوەیە کە هەموو سەحابەکان کاتی ویستی بێتیان خێر بکەن، کاتێک ویستی بێتیان خێریان پێ بکرێ، هەمووی هاتۆتەوە سەر یەک مەرکەز، یەک فۆکەس پۆینت، یەک خاڵی مشتەرەکە پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ شک نابم. سەحابەیە لەوانەیە فەرمێ ئەنا ئەدله على من يحمله. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم من ئاراستەیەکەم بۆ کەسێک کە ئیشەکەی بۆ بکا و بارەکەی بۆ بەرێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ من دل على خير فله مثل أجر فاعله. فەرمێ هەر کەسێ خێرێ بکە بەقەدەر ئەوە خێرێگات ئەو کەسش کە خێرەکەی پێ نیشان داوە. واتە خۆشەویستەکەم، مەرج نییە هەموو دەوڵەمەندێ بتوانێت خێر بکاوە خێر بدۆزێتەوە. مەرج نییە هەموو کەسێک فەقیرەکان بدۆزێتەوە کە دانە بدانە بدوایە ناگەڕێ. بۆیە لە ئیسلامە شتێک هەیە پێوترێ ئاراستەکەری خێر، ئاراستەکەری زەکات، ئاراستەکەری سەرفترا. لەوانەیە لە بیدایەتیشەوە تاکە مؤسسەیە کە بیر لەم بابەتە بکاتەوە ئیسلام بووبێ کە خوای گەورە فەرمێ والعاملین عەلەیها. ئەوانەی کە ئیش لەسەر زەکاتەکەن، ئیش لەسەر سەدەقاتەکەن، ئیش لەسەر خێر و خێراتەکەن. بۆچی ئەمە دانراوە؟ بۆ ئەوەی کە فێرمان کات. ئەو کەسەی کە جارێ دوان لەگەڵ دەوڵەمەنە، سێ جار چوار جار لەگەڵ فەقیرا مامەڵاکە، ئەبێ بە پسپۆر لەو بوارەیە. ئەمە پێوتێ خەبیر، پێوتێ پسپۆر، پێوتێ پرۆفیسۆر لەو بوارەیە. بۆیە وەکو دەوڵەمەندێک، وەکو کەسێک نییە کە پارەیەکی زەکاتی پێیە، وەکو ئاگروایە لە گفانی هەتا وەکو ساغێک کاتەوە نازانێ بیا بچێ لە خزم و کەسوکارێ و دەست پێیەکە. لەوانەیە زۆر جار هەتیوێ بێوە ژنێ لە گەڕێکەکە لە دەلاوە بووی چوو بێ، بەڵام کەسێکی نەخۆشی بێدەرامەتی قەرزاری داعی سەرکس لەوانەیە کەس ئاوری لێ نەهاتەوە. بۆیە ئەمە بۆ چییە؟ بۆ ئەوەی کە ئەم هاوکاریانە هەر هەمووی بە شێوەیەکی یەکسان بۆ مستحقەکانی دابەشکرێ. بۆیە خوای گەورە فەرمێ والعاملینە، ئەو کەسانەی کە پارەش کووەکەنەوە و پارەکەش دابەشەکەن، ئەمانیش هەر زەکاتیان پێ ئەشێ. بۆیە بەڕێزەکانم، بابەتی ئەدال یعنی ئەو کەسەی کە ڕێنمووی کەسێکەکە بۆ خێرکردن، خێریکی گەورەی ئەگا بۆ ئەوەی کە فێرمان کات. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتێکا سەحابەکەیەتە لای کە ناوی قوبەیسەی کوڕی مەخاریقە، فەرمێ ئەی پێغەمبەری خوا، من لە سوڵحێکا بووم، پارەیەکم کەوتۆتە سەر شان و ئێستا بێ پارەکە بم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ ئەقیم حتى تأتينا الصدقة. فەرمێ چاوەڕێکە هەتا وەکو پارەمان بۆ دێ. یعنی چی؟ یعنی سەحابەکە ژنی هێنا پرسی ئەوە بە پێغەمبەری خوا ناکرد صلی الله علیه وسلم، وەک لەوەی کە لە بابەتی سەدەقەیە پرسیان پێکرد. بۆ چونکە ئەیانویست پارەکەیان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دابەشی کات، چونکە ئەیانزانی لە باشترین شوێنە بەکارهێنێ و سەحابەکانی ژیانزانی پێغەمبەری خوا باشترین کەس و خێر و مندە، لەبەرەوە هەموو جارێکە خێری کشانەوی سەرهاتن بەلای پێغەمبەری خوا. کەواتە هەموو خێرەکە لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یەکێ بڕی جارێکی تر، یەکێ گرتەوە ئالەم خاڵەیە کە پێغەمبەری خوایە و کە بانخوازەکەیە، کە پرۆژەکەیە، کە موەسسەسەکەیە، ئەو شوێنەیە کە بانخوازە و کە داوەکە ئەکات. فەرمێت چاوەڕێکە تا وەکو خێرێکمان بۆ دێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای فێرێکا فەرمێت ئەی فڵان کەس، خێر بۆ کەسێکە کە بێ بە ژێر باری قەرزێکەوە و
ئەوەستێ هەتاوەکو پارەکەی ئەداتەوە کە پارەکەی دایەوە ئەوەستێت. 2 بۆ کەسێکە کە تووشی زەرێکی گەورە بووە، ئافاتێک یاوێتی لە زەرعات و کشت و کاڵەکەی هیچی نەماوە، فمێ بەقەدەر ئەوە خێری پێ ئەشێ هەتاوەکو ئەکەوێتەوە سەر پێخۆی. سێمیشیان کەسێک کە تووشی فەقیری بووە، ئەفەرمێ وەڕەجولون ئەصابەته فاقە، پیاوێک تووشی فەقیری بووە، حتى يقوم 3 من ذوي الحجة من قومه قال لقد أصاب فلان فاقة. ئەفەرمێ پیاوێک تووشی فەقیری بێ، تووشی ئیفلاسە بێ، تووشی قەرزاریە بێ، تووشی ناڕەحەتیە بێ، 3 کەس لە کەسوکاری نزیکی خۆی و ناسراوەکانی خەڵکێکی عاقڵ و دانا و ژیر، هەر سێکیان کۆکن لەسەر ئەوەی کە ئەڵێن فڵان کەس تووشی ناڕەحەتی و تەنگژەیەکی دایرایی بووە هاوکاریکەن، هەتاوەکو پیتاکی بۆ ئەکەن و ئەمەی بۆ قەرە بووەکەنەوە، فەرمێ ئەم پیاوەش خێری بۆشێ. واتە خۆشەویستەکەم، ئەم واسیتەی خێرانە زۆر جار کەسێکە لە کەسوکاری ئەوەی کە لی قۆماوە قەرزارێکی بەسەرا هاتووە بۆ ئەوەی کە ئەمەی تێپەڕێنن خێر بە کابرا ئەشێ و هەرسێکیشان شایەتی ئەوەی بۆ ئەدەن. بۆیە زۆر ئاگاتان لە خێرەکانتان بێت، چۆن ئاگاتان لە ڕبحەکانتانە، پارەکانتان لە حرام و حەڵاڵە بێ، ئەو نە پارەکانتان ئاگادار بن، بزان ئەیکەن دەستی شێوە، چێ بەکارێ هێنێ، چێ ئەم پارەی لایە، ئەمانتەکەتان داوەتە دەست چێ، و ئەبێ ئەبڕێ خێراوانش لەخوا بترسن لەوەی کە ئەم پارانە تەخشان و پەخشان نەکەن. ئەمەی کە دراویانە تێ پارەی موسڵمانانە، زەکاتی موسڵمانانە، سەدەقەی موسڵمانانە، ئەبێ لە شوێنێک کات دای بنێن شوێن بگرێ، لە قیامەتا لە ڕووی بێ بە کابرای دەوڵەمەند بڵێ من پارەکەی تۆم ئەلە شوێنەیە بەکارهێنە، ئەگەر نا وەڵڵاهی 2 جار لەسەری قەرزارە بێتەوە. بۆیە خۆشەویستەکانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن من الناس مفاتيحا للخير مغاليق للشر. خەڵکێک هەیە فکری پێیە، ئیبداعی پێیە، پرۆژەی پێیە، ئەقلی پێیە، ئەتوانێت شت بکات، ئیشی گەورە بکات، ئەفەرمێت خوای گەورە ئەمانی کردووە بە کلیلی دەرگاکانی خێر. سبحان الله، خەڵکێک هەیە هەر کە دەرەکەوێڵن ئەو خێرەکە هات، ئەو پیاوی خێرەکەیە، ئەو خێرەومەندەکەیە، ئەم پیاوە پرۆژەکانی خەیرین، هیچی مەسلحەتی خۆی تیان نییە، ئیشەکانی هەمووی لە خێرایە، خوای گەورە کردوێتی بە کلیلی خێر بۆ خەڵکی. ئەفەرمێت خوای گەورە خەڵکانێکیشی هەیە بوون بە کلیلی دەرگای شەڕ، بەس دەرگای شەڕ، بەس دەرگای خراپە لە خەڵکی ئەکەنەوە. بۆیە ئەم دەرگایانە خۆشەویستەکەم هەر یەکەیان پیاوی لەسەرە. بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن لله تبارك وتعالى خزائن من الخير مفاتيحها الرجال. فەرمێ خوای گەورە خەزینەی هەیە لە خێر و لە ڕەحمەتی خۆی، کلیلەکانی پیاوانن، واتە عەقلی پیاوانە، ئیشی پیاوانە، جوودی پیاوانە، پرۆژەی پیاوانە، ئیش و دامەزراوەیەکە کە ئەم پیاوانە پێی هەڵەسن. بۆیە خۆشەویستەکانم، ئەم دال على الخەیرە زۆر جار ئەبێ بە پردێک لە بینی دەوڵەمەند و فەقیرە، لە بینی دکتۆر و نەخۆشە، لە بینی قاڵەیەکی دەوڵەمەند و قاڵەیەکی فەقیرە، لە بینی مامۆستا و قوتابیە، ئەم دوو خەڵکە پێکەگەیەنێ، ئەمە پێوترێ الدال على الخەیر. ئەم دوو جەمسەری پێکەوە گرتووە. پیاوێکی وەکو عەبدوڕەحمان سمیت خوای گەورەی لێ رازی بێ، لە شوێنێکی وەکو کوێیتە، کابرایەکی دکتۆر پێویستی بە هیچ نییە، معزز مکەڕەم لە ئەوروپا بۆ خۆی جنسی لە گیرفانە لە هەر کاتێکا بێبێت، بەڵام ئۆقرە بەخۆی ناگرێ، حەزەکا بچێ بۆ داوە. لە کاتێکە ئەم دەستە سپیەی عەبدوڕەحمان سمیت ئەگاتە کیشوەری ڕەش، ئەم پیاوە هەموو تاقی خۆی ئەبێ بە پردێک لە بینی خلیجێکی دەوڵەمەند و ئەفریقایەکی فەقیرە، لە بینی دکتۆر و لە بینی نەخۆشە. ئەم پیاوە سبحان الله زۆر جاکەی بینم یان کە ناوی ئەخوێنمەوە بەڕاستی شەرمەکەم، ئەلەم وەرە لە ڕیزی مەحکەمەی ئیلاهیە وەستابی تو عەبدوڕەحمان سمیت لە پێشتەوە بێ. بەڵێ عەبدوڕەحمان سمیت تۆ چی کردووە؟ لە نامەی ئەعمالەکەیان نووسرا بێ 5700 مزگەوتی دروست کردووە. باش 15000 هەتیوی گرتووەتە خۆی کەفارەتی کردوون و پێی گەیاندون، 9500 بیری لێداوە، 860 مەکتەبی دروست کردووە، 4 جامیعی دروست کردووە، 204 مەرکەزی ئیسلامی دروست کردووە. ئێمەش بە تەپەتە بچین لە پشتی ئەوە بڵێن ئەی ئەوە چیتان کرد. بۆیە بەڕێزەکانم ئەم ئیشانە گەورەن و ئەبێ پیاوی گەورەشی لە پشتەوە بێ، بۆیە ئەبێت مفتاح بین، ئەبێت دال بین بۆ خەیر. زۆر جار دەوڵەمەند دەڵێ مامۆستا وەڵای پارەیەکەم هەیە نازانم چی لێ بکەم، نازانم بیدەم بەچێ، بەڕێ ئیجەنابە چی لێ بکەم، لەسەر قسەی مامۆستایەک، لەسەر قسەی کەسێکی دانا کە ئەبێ بە ئاراستەکەری ئەو خێرە. لەوانەیە
پرۆژەیەک لە پرۆژەکان بکوێتە سەر پێ و ڕووی کۆمەلگایەک بگۆڕێ بە جارێک لە کاتێکا بیر لەوە ئەکەیتەوە مەدرسەیەکی دینی دروستکەیت، تەحفیزی قورئان دروستکەیت، حەدیسی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەناو خەڵکا جارێکی تر بچێنیتەوە، ئیعلامێکی مناڵان دروستکەیت لە گۆڤار، لە تەلەڤیزۆن، لە سۆشیال میدیا، ئیشی لەسەرکەیت، هەرچی پێویستەکات بۆ گەنجێک بۆ مێرد مناڵێک بیکەیت، لە ئەفکاری منحریف دووریان خەیتەوە، بە شتێکی بەسوودەوە مەشغوڵیان کەی، هەمویان پێ بگەینی بیان بکەی بە داعی، بیان نەیتەوە ناو کۆمەڵگاکەی خۆیان لە جاتێوی کە بە ئیشی لاوەکی و خراپە و تاوان و فەسادەوە مەشغوڵ بن. چۆن بتوانین ئەمە بکەین جارێکی تر؟ یەک پرۆژە لەسەر دەستی تۆیە، خێری پێ بکرێ، بکەوێتە سەر پێ گەورەترین ئیشە کردووە. لەوانەیە شتەکە زۆر بەسیط بێ، بڵێ مامۆستای خوا خێرە بنووسێ، دەستێک کردم بە خێرە، ئیشێکی گەورەت پێ کردم و ئاراسەیەکی باشت کردم بۆ خێر. بۆیە بەڕێزەکەم لەوانەیە یەک کتێب کە چاپە کرێ و ئەچێتە ناو هەزارەها ماڵەوە یاخود لە ڕووی ئۆنلاینەوە بڵاوە کرێتەوە، دەستی تۆی خێری تایە کە چیت دەوڵەمەندێکە بۆ ئاراستە کردووە و بە کەسێکی تریش و تۆ بۆ ئەو کتێبە لەسەر ئەو بابەتە نانووسیت، دوو جار ئەم جارەکە پێکە گەیانون، ئەمەیان سێمە کە خێرەکەت گەیشتووە. واتە تۆ ئەو حەلەقی وەسڵەیت خۆشەویستەکەم ئەبێ زۆر بە وریایی مامەڵە بکەیت. بۆیە هەموو ئەوەی کە ئینسان لە دەستی دێ زۆر جار پاری نییە، توانێت ئەمە پاری بێ، ئەمە زەخیری بێ. زۆر جار ئینسانە چێتە قیامەتەوە هیچ پشکی نییە لەوەی کە هەیە. خوای گەورە چێوێکی پیشانە یاد ئەفەرمێ خوایە ئەم چێوە هیچەیە، فەرمێ هی تۆیە، ئەڵێ خوایە من ئەم خێرم نەکردووە، ئەفەرمێت تۆ بەشدار بووی لەو خێرەیە و ئاراستی ئەو خێرت کرد بێ بەشمان نەکردی و لە خێری کابراشمان کەم نەکردەوە. سبحان الله وتعاونوا على البر والتقوى. ئەها ئەبێ ئەم پیاوانەمان ئەم جۆرە پیاوانە بن کە خاوەنی ئەم دەستە سپیانن بۆ ئەم شوێنە ڕەشانە، بۆ ئەم کشوەرە ڕەشانە، ئەبێ لەو شوێنانەیە بن کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ إن من الناس مفاتيح لذكر الله إذا رؤوا ذكر الله. فەرمێ هەندێک پیاو هەیە کلیلن بۆ بیرخستنەوەی خوای گەورە، هەرکە خەڵکیان بینی ئیتر واز لە دۆلار و پارە و دنیا و هەموو شتێکی خۆیانێن ڕووەکەنە مامۆستا، ئەڵێن تخوا مامۆستا چی بکەین باش، تۆ نەسیحەتێکی خێرماکە، فرسەتێکی باشەوە نییە. بۆیە بەڕێزەکانم جارێکیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ کۆمەڵێک سەحابیا دانیشتووە، جەریر بۆمانە جێڕێتەوە، فەرمێت کۆمەڵە سەحابی پێغەمبەری خوا هاتن صلی الله عليه وسلم، هەمیان مجاهید بوون، فەرمێ جلێکی پواو چڵکن پرسی قش هەڵواوی خۆیان کرد بە مزگەوتە، شمشێرەکانیان حتا شێلانی پێوە نەبوو پێوەی کەن، هاو بەدەستیانەوە بوو. فەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەوا بێتاقەت بوو، تەواو ناڕەحەتی پێوە دیار بوو، حتا ئەوەی کە فەقیدەکەی پێوە بینین فەرمی بیلال بانگ بە بانگ، الله فەرمێت بیلال بانگیە. پێغەمبەری خوا نوێژی کرد و دەستی کرد بە خودبەدان، داوای هاوکاری کرد بۆ ئامانە، فەرمی ئەمانە پێویستیان بە هاوکاریە، چیان بۆ کۆکەنەوە؟ فەرمێ پیاوێک هاو بە دەرهەمێک، پیاوێک هاو بە خورمایەک، پیاوێک هاو بە جلوبەرگێک، هەر یەکە شتێکی هێنا. فەرمێ حتا وەکو ئیتر هیچ نەما. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی وەلەو بشقی تەمرە، ڕەحمەتی خواتان لەبێ ئەگەر دەنکە خورمایەکیش بێ بیەن. فەرمی پێغەمبەری خوا لەم کاتەیە کە ئیتر هات چۆڕەیەکەی بوو، ئاخر و ئۆخرەکەی بوو، چاوەڕێ بوو خەڵک دەنکە خورمایە بێنێ، پیاوێک هاو سینێکی پێ عەجیزەت عەن حیملیها، بۆیە ناژی یەک دوو کەس هاوکاریان کردو خورماکەیان هێنایە پێشەوە، ئیتر کە پێغەمبەری خوا ئەمەی بینی صلی الله عليه وسلم ڕووی کرایەوە، الله ئەمە خیتامە میسکەکەیە. ئەفەرمێ خەڵک کە ئەمەی بینی ئەم پیاوە ئەم بەرچینە خورما گەورەی هێنا، ئەیتر خەڵک دەستی کرد بە هەرچی چاکە بوو، هەرچی دەستی کرد لە ماڵەوە هێنای، لە جلوبەرگ و لە خواردن و لەوەی کە ئەمانە پێویستیان پێیەتی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی من سن في الإسلام سنة حسنة فله أجرها. الله تۆ زۆر جار ئیشێکەکەی کارێکی حەزناگی خەڵکی تر چاو لە تۆ بکە، بەڵام پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ من سن في الإسلام سنة حسنة، تۆ کارێکی خێرت کردوێتەوە، نانەوایەکت بۆ خێر کردوێتەوە، خەڵک سەمونخانەیە دوای تۆ بۆ خێرەکاتەوە، هەر خێری توی توایە، چکۆ چاوی لە تۆ کردووە لە کاتێکا خێرەکەی کردووە، تۆ دال و عەلا خەیرەکە بوویت. بۆیە بەڕێزەکانم چەند خۆشەویستەکەنە ئەلەم شوێنە گەورەیە ئێمە ئیشێکمان هەبێ بەناوی پیتاک بۆ قوتابی، بە تایبەتی ئەوانەی کە لە بواری حجرە و بواری شەریعەیە خوێن، ئەوانەی کە لە بواری طبیە خوێن، ئەوانەی کە لە دەروی شارەکان وێن ئیمکانیاتیان نیە.
چەند خۆشەی ساکەنا پرۆژەیەکمان هەبێ بەس بۆ حیجابی ئافرەتەکان کە حیجابیان کرد لە لەشکێک و نیقابێک و جلێکی پۆشتە و ئەبایەکە و بۆیان بکرین هەتاوەکو ئەخیر چیان پێویستە کات چەند خۆشە کەفاڵەتی کۆمەڵە داعیکێنی و نەیاڵین پێویستیان بە هیچ بێ چەند خۆشە بەسەر ئەو مزگەوتانی کوردستانە بگەڕین کە نە مەلایان هەیە نە مزگەوتیان هەیە نە کەسێکیان هەیە فێریان کە نە کەسێک هەیە مامۆستا بگەێنێ هەفتانە و مانگانە و هەموو جمعەکان مامۆستایەکە بێ بەسەریانە بگەڕێ یاخود لەوێ نیشتەجێکین و مزگەوتێکی بۆ بکەینەوە ماڵەکەشی لەوێیانەیە بێ چەند خۆشە عەقڵمان بۆ ئەمانە بچێت بەڵێ مزگەوت گۆرەیە خۆشەویستەکەم بەڵام دڵنیاتانەکەم ئاوەدانی مزگەوت بە مامۆستاکەیەوێتی نەک مزگەوتێ بکەیت و بەجێ بێڵیت کەس نەبێت فێری خەڵکەکەی بکە بۆیە مەفروزە هەمومان لەم بابەتەیە بەشدار بین ئەوەی کە ئێستاکەنە ئەمڕۆ شەڕی پێکرێ شەڕی چەک نییە باوەڕم پێ بکەن شەڕی ئەعلامە گەنجە سەرەکە لە سۆشیال میدیایەکەوە دانیشتووە یەکە جورئەتی نییە جوێن بە ئیسلام بە قسەیە بکە هەڕەشەیە بکە هێرشێ بکات ئەم بە منوتە ناکرێ ئەمە بەو گەنجە ئەکرێ بەس بەخوا لەوانەیە دینارێ لە گیرفانیانە بێ بەخوا لەوانەیە پارەی ئینتەرنێتەکەی پێ نەبێ چەند خۆشە دەستمان بگاتە هەموو ئەمانە هەوڵیان بۆ بین ئادی بزانین چێ ئەوەنگە جزء قورئان لە بەرەکات ئەوەنگە حەدیسی پێغەمبەری خوا لە بەرەکات صلی الله علیه وسلم ئەوەنگە چالاکی و ئەکتیڤیتی هەیە لە ئیعلامە ئەینێرین بۆ ئەمرا ئەمساڵ خزمەتێک یەکەین هاوکاریەک یەکەین چەند خۆشە پرۆژەیەکمان هەبێ بۆ خستنە سەر ئیش بۆ گەنجان بۆ زەواجی گەنجەکانمان خۆشەویستەکانمان ئەتوانین بڵێ ئەتوانین بەڵام ئەمە تەنها عەقڵێک و لێبڕانێکی بێت تەنها خەڵکێکێوێت بێت ئەم لحمەیە دروستکات ئەم حەلەقەی وەستە و ئەم بۆندە بێ بۆ ئەوەی کە جارێکی تر ئاراستەی خێرەکانمان بەرەو خێرتر بەرین بەرەو چاکتر بەرین خێرەکانمان یەک بەدە نەبێ بەڵکو خێرمان یەک بە حوسەتیش قبوڵمان نییە بەڵکو زیاتر و زیاتر بێ خێریش هەتاوەکو جێ بگرێ بەرەکەت و فەڕی زیاترە بۆیە بێ خێر و بەرەکەت بێ خێر و بێر بێ ئەمەش بەچێ یەکرێ بە تۆ یەک کە دینارێ لە گیرفانتانیە کە توانات نییە بەڵام ئەقڵت ئیشەکاوە توانیت ئاراستی هەموو ئەو خێرانە بکەیت بە هەردوو ئاراستەکەیە هەم هی دەوڵەمەنەکە هەم هی ئەو کەسەی کە توانای هەیە و ئەتوانێت بجوڵێت داوەکەی ئاراستەکەی دواتر ئەم دوانە پێکەوە گرێ بیت تۆ لە خێری هەمووی هەر بەشداریت هەموو خێرەکەشی تۆیە و لە قیامەتیشا هەمووی بە باڵای تۆ ئەبڕێ ئەو کەسەی ئەبێ بە واسیتەی خەیر بۆ باخی بەهەشت ئەبێ بە ئاودێر بەهەشت قۆناغی پیاوی سەخیە بەخیل لە سایەی تووبا بەریە ئەوی ئەی بەخشێ مایی نەجاتە هەرچی مایەوە ماڵی میراتە کەوا بوو ئەبێ پایە بڵندان پارە ببەخشن بە مستەمەندان لەگەڵ چێ خواردت چایەکی تاڵی خیانەت مەکە بەسەر و ماڵی الله لەگەڵ چێ خواردت چایەکی تاڵی خیانەت مەکە بەسەر و ماڵی خۆت ناحەز مەکە لەکن تەڵەبکار حیساب بە دینار بەخشین بە خەروار یعنی چی؟ یعنی لە حسابە ورد بە و وردی کەرەوە هەر کاتی حساب بکرد بەڵام ئەگەر بەخشیت ئەوە بە بێشومار و بە خەروار بیبەخشە خۆت ناحەز مەکە لەکن تەڵەبکار حیساب بە دینار بەخشین بە خەروار سلام علیکم ورحمة الله وبركاته